ئێش و ئازار و تەنهایی بەندیخانە بۆ ماوەی 27 ساڵ نەیتوانی چۆک بە هیوا و ئامانجە ئاشتی خوازەکەی بێنێت. ئەو ئومێدەی چەندین ساڵ ببووە ئەسەف هاتە دی و پێی لەسەر تەختی سەرۆکایەتی چەقاند و گوتی من هەرگیز نادۆڕێم، یان دەیبەمەوە یانیش فێر دەبم. ئەو نێلسۆن ماندێلایە، سەرۆکە ئاشتی خواز و جەنگاوەرە ئازاکە و داکۆکی کارە سەرسەختەکەی مافی گەلی ئەفریقا. ماندێلا یەکێک بوو لە پاڵپشتە گەورەکانی کورد و تێگەیشتنی بۆ دۆزی کورد وەک تێگەیشتنی بوو بۆ ئەفریقا. هەموو کات خۆی بە بەشێک لە کێشەکانی کوردی دەزانی. هەر بۆیە لە نامەیەکدا کە بۆ کوردی ناردووە دەڵێت ئێمە لەوە تێدەگەین کە سەرکوتکرا و بێڕێزکراون لە خاکی خۆتان. ئێمە لە ئێشی ئەو دایکانە تێدەگەین کە منداڵەکانیان ڕۆیشتن و نەگەڕانەوە. ئێمە لەوە تێدەگەین کە منداڵ بە زمانی دایکی نادوێ. ئێمە لەوە تێدەگەین کە بێڕێزیکردن بەرامبەر کولتور و نەتەوە مانای چییە؟ ئەمانە هەموو ئەو شتانن کە تورکیا بەرامبەر بە کوردەکان دەیکات. هەر لەبەر ئەوەیە کە من سەردانیکەری ئێوە نیم و نابمە میوانتان، چونکە من بەشێکم لە کێشەی کورد و بەشێکم لە کوردەکان. دەشڵێت بەو هیوایم کورد ببینم هەم سەرۆک و هەم وڵاتی خۆی هەبێت. ئەگەریش لە لای کۆمەلگای نێودەوڵەتی ڕوونە و ئاشتیان دەوێت تەواو دەبێ پاڵپشتی سەرکردەکانی کورد بن. تیرۆر بەکاردەێنرێت وەک بیان و بۆ ڕەتکردنەوەی مافی گەلی کورد. ئێمە باش ئەوە دەزانین ئێوە خواستی بڵاوبوونەوەتان نییە بە جیهاندا. ئێوە دەتانەوێت هەمووتان لە وڵاتی خۆتان لە کوردستان کۆ ببنەوە. We know the pain of a mother whose children disappear. We know what it means for a child not to be taught in the language of his or her mother. We know what it means to have one's nationality and culture insulted. This is what the government of Turkey is doing to the Kurds. It is for this reason that I am not your visitor. ماندێلا پیاوێکی کردداری بوو، هزر و جدیەتی لە پێشینەی هەوڵەکانیدا بوو. پێی وابوو هەموو شتێک سەرەتا مەحاڵ دەردەکەوێت تا ئەو کاتەی دەگاتە کۆتایی. جارێک لێیان پرسی ماندێلا تۆ چۆن دەتوانی ئەوەندە کارامە بیت؟ چۆن گەشتیتە ئەم ئاستی زیرەکیە؟ ماندێلا لە وەڵامدا وتی من هەمیشە لەگەڵ باوکم دەچوومە دەرێ بۆ کۆبوونەوەی بەتەمەنەکان. هەمیشە لە کۆبوونەوەکان بە شێوازێکی بازنەی دادەنیشتن و باوکم هەمیشە ئەو کەسە بوو کە لە کۆتایی هەمویان قسەی دەکرد. هەر سەرکردەیەک جیهانێکی تایبەت بەخۆی و ژیانێکی سەیری منداڵیان هەیە. من نامەوێ باسی ئەو جیهانەی بکەم. دەمەوێ قسە لەسەر ئەو شتانە بکەم کە ماندێلایان دروست کرد و کردیە فیگەرێکی گەورەی سیاسی دژ بەستەمکاری و بۆ سیمبولێکی گەورەی ئاشتی لە جیهاندا. I have spoken about freedom in my lifetime. Your struggle, your commitment, and your discipline has released me to stand before you today. ماندێلا جگە لەو هەموو سەروەری و شکۆیەی ئەو شتەی کە لە لای مقدەس بوو خانەوادەکەی بوو. بۆیە دەیگوت حەزم لە ئارامگرتنە لە ماڵەوە، بەهێمنی خوێندنەوە، وەرگرتنی بۆنی خۆش کە لە مەنجەڵەکانەوە دێت. لەگەڵ خێزانەکەم لە دەوری مێزێک دانیشین. کاتێک چیتر ناتوانی چێژ لەم چێژە سادانە وەربگریت، شتێکی بە نرخ لە ژیانت دەسێنرێتەوە و
کە لە کارەکانی ڕۆژانەتدا هەستی پێ دەکەیت. دەبێت چەندە هەستێکی خۆش بێت کاتێک تۆ دەبیتە دارێکی مەزن لە مێژوو لق و گەڵای ئاشتی لە ناو تۆدا سەر تاپای جیهان دادەپۆشێت. ماندێلا زیندان نەبووە قوتابخانە بۆی، بگرە ئەو زیندانی کردە قوتابخانە و تیادا پەروەردەی هەست و مێشکی تیادا کرد و فێری پێداگیری کرد بۆ بەردەوامی و چاوەڕوانی ئەو شتەی چەندین ساڵ خەریک بوو دەبوونە خەون، بەڵام لە کۆتاییدا خەونەکانیش دەبنە ڕاستی، حتا ئەگەر لە ناو چوار دیواریشدا بێت هێشتا دەبێت ئامانجەکانت ملیۆنان دیوار و دەرگا ببڕن و بێنە دەرێ. In Johannesburg, Premier City of South Africa, thousands of coloured people went to attend a protest meeting called by the African National Congress. زۆرێک لە خەڵک پیان وابوو کە ماندێلا ئەستەمە دەربازبوونی لەو فشار و تەنهایەی زۆر کەسیش هەبوون هێشتا بە ئومێد بوون، بەڵام بە پێچەوانەوە هێواش ماندێلا بەرەو دەوڵەتمەداری هەنگاوی دەنا. زیندان دیدێکی جیاواز و فەلسەفی تری پێبەخشی، دەیتوانی زۆر بە ئاسانی هەم مێژوو هەمیش یاسا بخوێنێتەوە و بیسەپێنێت بەسەر سەرپەرشتیارەکان و دواتر خۆشیدا. Please be a little more diplomatic than that young lady. Thank you. ماندێلا پێشوازی لە هەموو کەسێک دەکرد بۆ چاکسازی لە وڵاتەکەی، بۆ بنیاتنانی سیستەم و وڵاتێکی نوێ لە چوارچێوەی دڵسۆزیەکی ڕەهادا. لە کانونی دووەمی ساڵی 2013 یەکەمین سەرۆکی ئەفریقای باشوور و یەکەمین سەرۆکی دەوڵەتی ڕەشپێستی وڵاتەکە هەوکردنی کۆئەندامی هەناسە میوانێکی بەردەوامی ئاخافتنەکانی بوو، نەیدەتوانی نەجاتی بێلێی تاوەکو لە تەمەنی 95 ساڵیدا وەک چۆن لە ساڵی 1964 وتی من ئامادەم بۆ مردن، ئەمجارەش وتی دووبارە ئامادەم بۆ مردن، لەژێر چەتری ئاشتی و خۆشەویستی گەلەکەی لە ناو جەرگەی ماڵە ئارامەکەیدا گیانی سپارت.